لانا سەرکۆ سڵاو لە ئێوەش بێت سڵاو لە بینەرانی خۆشەویستمان بێت لە هەرجێگەیکەوە بینەرمانن سڵاوێکی گەرمتان لێبێت بە هیوام هەموو لایەکتان زۆر باش بن تەندروستێکی باشتان هەبێت پێشەوەی باسی پێشەنگاکە بکەم ئەمڕۆ هەڤەی 12 ڕۆژی ئاڵای کوردستان بەرز و پیرۆز و شەکاوە بێت ئاڵاکەمان کە هەمیشە لە دام و دەستگا فەرمیەکان بێگومان ئەم ڕۆژە بەدەسترا ئەگیرێت بە ئەنجامدانی چەندین چالاکی جۆرا و جۆر و لە هەمان کاتە سرودی نیشتیمانی تایبەت بە ئاڵای کوردستان بۆیە هەمیشە ئێمە شانازیەکی زۆر گرنگ و گەورە بە ئاڵاکەمانەوە ئەەکەین هیوادارین هەمیشە بە جوانی و بە نەمری بمێنێتەوە هەڵبەت چوارەمین خولی پێشانگەی کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک بە ناونیشانی کشتتوکاڵ ژیانە بۆ چوارەم خول لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لە تاسلوجە دەستی بەکار و چالاکیەکانی کردووە هەڵبەت ئەم پێشەنگایە لە حەڤەی ئەم مانگە تاوەکو 12 بەردەوامی ئەبێت لە نێو پێشەنگە هەڵبەت ئەم پێشەنگایش چەندین کۆمپانیای ناوخۆیی و دەرەوە و لە هەمان کاتە تەواوی وڵاتانی دراوسێ لەسەر ئاستی عێراق بەشداریان لەم پێشەنگایە کردووە بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانیان زیاتر بخەنە ڕوو بۆ ناساندنی تەواوی بەرهەمە کشتتوکاڵیەکان و ئامێرەکانی تایبەت بە کشتتوکاڵ و بۆ ناساندنی ئامێری سەردەمیانە بۆ ئەو کەسانی کە لە بواری کشتتوکاڵا کارەکەن بۆ ئەوەی زیاتر بژانەوەیکی گرنگ لە بواری کشتتوکاڵ و پیشەسازی خۆراکە زیاتر بەگەڕ بخرێت جا بۆ ئەوی زانیاری ورتر لەسەر تەواوی چوارەمین خولی پێشانگەی کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک بۆ ئێوەی خۆشەویست بخەینە ڕوو بە خۆشحاڵیەوە لەم بەشەی بەرنامە دوو میوانی ئازیز لەگەڵمانایە زۆر بەڕێز کاکسێن حەمەکەریم کابڕێزیان بەڕێوەبەری پەیوەندیەکانن لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی هەندێک زانیاری گرنگ لەسەر ئەم پێشانگایە بۆمان دەخاتە ڕوو کاک حسێن بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس دەکەین هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین چوارەمین خولی پێشانگەی کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک کە هەڵبەت ناونیشانەکەی دروشمێکی زۆر تایبەت هەڵەکرێت کشتتوکاڵ ژیانە بۆچی ئەم دروشمە هەڵبژێرە و پێمان بڵێ بۆ ئەم ساڵ چیتان کردووە بەرهەمە کشتتوکاڵەکان چی لە خۆگیرێ زۆر سپاس سەرەتا ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز بێ لە هەموو گەلی کورد لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی کورسات کشتتوکاڵ ژیانە یعنی ناوی خۆی بەخۆیەتی بەڕاستی ئێمە دەتوانین دەستبەرداری هەموو شتێک بین بەڵام ناتوانین دەستبەرداری خۆراک ببین یعنی ئێمە بینیمان لە کاتی بڵاوبوونەوەی کۆرۆنا هەموو شتێکمان واز لێنا بەڵام نەمانتوانی سنوورەکان داخین بەڕووی هاتنی خۆراکە نەمانتوانی مارکێتەکانمان داخین نەمانتوانی ئەلوەکانمان داخین لەبەرەوەی ئەوە پێکاتووە لە قوتی خەڵک بۆیە بەڕاستی کشتتوکاڵ ژیانە چەند گرنگی پێ بدەی کەمە ئەمەیە بۆیە ئەو دروشمەمان داناوە کە حسێن پێمان بڵێ چەند کۆمپانیا لە ناوخۆی و دەرەوە هەم لەسەر ئاسی عێراقیش بەشداریان کردو و بەرهەمەکان چی و چی لە خۆی کرێت بڵێ تەمەن بە شێوەیەکی عام پێشانگاکە ئێمە پێکاتوە لە سێ بەشێکیان هەموو ئەو کۆمپانیا کشتتوکاڵیانن کە لە هەموو بوارەکانی کشتتوکاڵا وەکو جەنابتان ئەیبینن لە ڕووی پیشەسازی خۆراکەوە پرۆژەکانی سامانی پەلەوەرەوە پرۆژەکانی سامانی ئاژەڵەوە پرۆژەکانی هێلکەوە هەموو ئەو پرۆژانە لێرە بوونیە خزمەتگوزاری کشتتوکاڵی ئامێرە کشتتوکاڵیەکان پیشەسازی خۆراک هەمووی لێرە بوونی هەیە ئەوە وەکو بەشێک لە پێشانگاکە بەشی دووەمی پێشانگاکە بریتە لە بەشێکی فرۆشی ڕاستەوخۆ کە پێکاتون لەو کەسانەی لەو خاتونانەی بە تایبەتی کە براندێکیان هەیە کارگێکی بچووکیان هەیە دەستیان پێکردووە بەوە لەویا وجودیان هەیە ئەو هەنگەوانانەی ئێمە کە ژمارەیەکی باش هەنگەوانمانەیە چێ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بەرهەمەکانی هەنگوین بەرهەمەکانی خورما هەموو ئەو بەرهەمانی کە لە پیشەسازی خۆراک و بڵین کەرتی کشتتوکاڵە لێرە عەرزەکەن بەشێکی تری پێشانگاکە بریتە لە شوێنێک کە تایبەتمان کردووە بە کۆمەڵێک گەنجی داهێنەر کە ئەمانە بیرۆکەیەکی پرۆژەیان هەیە بیاخود پرۆژەیەکیان هەیە تازە دەستیان پێکردووە زیاتر بۆ خۆناساندن ئێمە وەکو ئیداری پێشانگا هاوکاریمان کردوون بۆ ئەوی لێرە زیاتر بێن خۆیان بناسێنن و لە کاتی سەردانیکردنی بەرپرسان و سەردانی کاران بۆ ئەوەی کە هاوکار و پاڵپشتیان بن بۆی کە ئەم بیرۆکە پرۆژە بچووکانە گەشەی پێ بدەن لە ڕۆژێکا بێتە پرۆژەیەکی گەورە و ببێتە هەلی کار بۆ خەڵک ینی خەڵک چاوی لە دامەزراندن نەبێت لە کەرتی گشتی تقریبا بە شێوەیەکی گشتی زیاد لە
زیاد لە 100 کۆمپانیا و لایەنی بەشداربوو لێرە بوونی هەیە. یەکێک لە جیاوازیەکانی ئەم پێشەنگایە ئەوەیە کە ئێمە هەموو کایەکان کە لە ناو کردی کشت و کاڵە لێرە جێگەمان کردوونەتەوە، هەم لە کۆلێجەکانی کشت و کاڵ و پزیشکی ڤێتەرنەری و کۆلێجی ژینگە و ئەمانە هەمووی شوێنی تایبەتی خۆیان هەیە. ئەو ڕێکخراوانی کە لە بواری کشت و کاڵا کارەکەن، ڕێکخراوی فاوی نێودەوڵەتی، ڕێکخراوی ناوخۆیی لێرە هەمانە لێرە بوونیان هەیە. پرۆژەیەکی ئیتالی کە گەشە پێدانی بەرهەمی زەیتونە کە ئیتالیەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بوونیان هەیە. والحاصل ئێمە هەوڵمان داوە هەموو کایەکانی کشت و کاڵ لێرە جێ بکەینەوە، بۆی جێگەی خۆشحاڵیە جگە لەو کۆمپانیانە. ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقیش بە خۆشحاڵیەوە بوونێکی زۆر باشیان هەیە لێرە، هەمووکو بەرپرسانی خۆیان لێرە بوونیان هەیە ئەمڕۆ، هەمووکو فەرمانگە خزمەتگوزاریەکانیان لێرە شوێنی تایبەتیان هەیە بۆ نمایشکردنی بەرهەمەکانیان و چالاکیەکانیان. زۆر باشە. کاحسێن بە کورتی پێمان بڵێ ئامانج و مەبەستی چوارەمین خولی پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراک بێگومان هەڵبەتە پێشەنگایەک مەبەست و ئامانجێکی گرنگی لە پشتا. تا چەندە ئەم پێشەنگایە دەرفەتێکی زۆر گرنگە بۆ کەسانی وەبەرهێن یا خودە و کەسانی لە بواری کشت و کاڵا کارەکەن زیاتر پشت ببەستن بە ناوخۆی هەرێمی کوردستان کە ئێمە ماشەڵڵا خاوەنی سەرمایەکی زۆر زۆر باشین لە بەرهەمی کشت و کاڵیە. تا چەندە ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ ناساندنی بەرهەمەکان و ئامێرە سەردەمیەکان بۆ کەسانی کە پێویستیان بە بابەتی کشت و کاڵی هەیە. ئێمە دوو ئامانجی زۆر سەرەکیمان هەیە لێرە. ئامانجی یەکەم ئەوەیە کە ئەم پێشەنگایە ببێتە مینبەرێک، ببێتە شوێنێک بۆ نمایشکردنی هەموو ئەو بەرهەمانە، هەموو ئەو کاڵایانە کە لە کەرتی کشت و کاڵە بەدی هاتوون. بە خۆشحاڵیەوە لەم ساڵانەی دواییدا گۆڕانکاریی گەورە لە کەرتی کشت و کاڵ تەمەن بە هەردوو لایەنی نەباتی و لایەنی ئاژەڵیەوە بەرەو پێشەوە ڕۆشتووە. ئێمە ئەم پێشانگایانە بۆ نمایشکردنی ئەو گۆڕانکاریانەیە بۆ ناوخۆی خۆمان و بۆ دەرەوە. خاڵی دووەم کە ئامانجی ئەم پێشانگایە ئەوەیە ئێرە ببێتە دەواازەیەک بۆ دروستکردنی پەیوەندی لە بینی ئەم کۆمپانیا و کارگانە، ئەم پرۆژانە لەگەڵ بازرگانەکان، لەگەڵ هاوڵاتیان، بۆ ئەوەی کە جۆرێک لە پەیوەستبوون دروست ببێت ئەم بەرهەمانی خۆمان ببێ بە بازرگانیکردن لە ناوخۆ و لە دەرەوە، لە باتی هاوردەکردن لە دەرەوەی ئێمە. خاڵێکی تر کە هەر لە خاڵی دووەمایە ئەتوانم بڵێم ئاشناکردنی هاوڵاتیانی خۆمانە بەم بەرهەمانەی خۆمان، یعنی ئیمڕۆ لێرە ئەیبینینە بە خۆشحاڵیەوە بەرهەمێکی زۆری پیشەسازی خۆراک کە براندی نەکین بوون بە براندی عالەمی بەڕاستی، یعنی لێرە بوونیان هەیە. ئەمە ئامانجەکانی ئێمەیە بە هیوای ئەوەی کە بتوانین ئامانجەکانمان بەدی بێنین و جێگەی ڕەزامەندیە مولایەک بێت. زۆر سپاس دەکەم. بە کورتی کاتی پێشەنگاکە بۆ بینەرانی ئازیز بخەیتەوە. کاتی پێشەنگاکە ئیمڕۆ کە یەکەم ڕۆژە لە سعات 11 دەکرێتەوە بە شێوەیەکی فەرمی هەتا 6 ئێوارە، بەڵام لە ڕۆژانی دوایی کە تا 20 مانگ دەقایەنێ لە دەی بەیانیەوە دەست پێەکە هەتا 6 ئێوارە. وەجگە لەوەش ئێمە ژمارەیەک پانێڵمانەیە لە هۆڵی تایبەتی خۆمانی، هۆڵی کۆنفرانسمانەیە بۆ چالاکیە کشت و کاڵیەکان، ڤێتەرنەریەکان، ژینگەیەکان، بۆ ئەوەی کە لێرە بەشێکی زۆر لە خوێندکاران و گەنجان لەکە لە بواری کشت و کاڵە سوودی لێبینی ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ کاکسێن حەمەکەریم کا بەڕێزیان بەڕێوەبەری پەیوەندیەکانن لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی و ڕێخەری چوارەمین خولی پێشەنگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراکیشن. هەڵبەت سیروان کەمێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە کۆمەڵێک لەو ئامێر و لەو بابەتە کشت و کاڵیانی کە لێرە خۆشبەختانە چەندین کۆشکی تایبەت ئامادەکراوە بۆ ئەوەی میوانانی خۆشەویست، گەشتیارانی ئازیز ئاشنای ئەوە بن کە کوردستان خاوەنی چ سەرمایەکی باشە لە بەرهەمە کشت و کاڵیەکان و ئامێرە سەردەمیەکانە. جا ئێستا میوانێکی دیکە لەگەڵمانایە، زۆر بە کورتی پێمان خۆشە میوانی بەڕێزی لێجوان لە بەڕێزیشان وەرگرین. زۆر بەڕێز خاتوشیلان عەلی کە بەڕێزیان بەڕێوەبەری کێڵگەن لە ڕێکخراوی شەنکارن، هەم سەرۆکی ڕێکخراوی شەنکاریشن. خاتوشیلان سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونە. هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەین، پێمان بڵێ ئێوەکو ڕێکخراوی شەنکار چیتان کردووە بۆ ئەم پێشەنگایە؟ سەرەتا بە خێراتنتانەکەین، دەستان خۆش بێت. ئێمە وەکو ڕێکخراوی شەنکار وەکو دەستی ڕایشکاری هەڵبژێدراین کە کار لەم پێشەنگایە بکەین، بەڵام ئەوەی ڕێکخراوی شەنکار کردوێت و پێشتریش کردوێتی. ئێمە ئەو بەرهەمانەی کە لە ناو پێشانگاکایە بەرهەمی خودی جوتیارەکان خۆیانن،
و ئێمە بۆ ماوەی 3 ساڵە سەرپەرشتی کێڵگەی ئەو جوتیارانە ئەەکەین کە خۆیان لەسەر خواستی خۆیان ئێمە بتوانین بە شێوەیەکی زانستی هاوکاریان بین. واتە ئەوەی کە ڕێکخراوی شەنکار جێبەجەیەکە یەکەمینیان وامان جوتیار ڕاهێناوە ئەگەر لە سەرەتای پرۆژەکەیا بێ ڕایبێنی لەسەرەوەی خاکەکەی بشکێنرێت، دوای ئەوە ئاوەکەی بپشکێنرێت، ئەنج ئەوسا هەوڵ بدەین بە پێی ناوچەگەریەکە ئایا بزانین ئەو ناوچەی جوتیارەکەی تایە یان کێڵگەکەی تایە بزانین لەگەڵ چ جۆرە بەرهەمێکە ئەگونجێ. دوجار ئەمە لەسەر ئەو کارە یا لەسەر ئەو هاوکێشەیە ئەڕۆین کە ئەڵێن ئاوێکی تەندروست، خاکێکی تەندروست، بەرهەمێکی تەندروست. دوای ئەوە کە بەرهەمەکەش تەندروست بوو بە ئەکیدی مرۆڤێکی تەندروست دروستە بێ. ئەمڕۆ ئێمە ناتوانین ینی بڵین بەرهەمەکان هەمووی خراپن یان خوانە خواستە خەلەل لە جوتیارەکانە هەیە، بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاری کەش و هەوایە وای لە ئێمە کرد ئێمە بتوانین جوتیار ڕابێنین کە ڕێکخراوێک هەیە 3 زانکۆی لەگەڵایە هەمووشمان بەخۆبەخشی کە ڕایبێنین لەسەر ئەوەی ئەگەر کشت و کاڵ ئەکات چۆن بیکات. قۆناغی دووهەمان ئەوەی کە بەرهەمەکەی هەیە و باخی پێگەیشتووە و ئیشی کردووە ئێمە هەوڵە دەین بە شێوەیەکی زانستی چارەسەری کێشەکانی بۆ بکەین. بۆ نمونە ئێمە یەکێک باشە بۆ نمونە یەکێک لەو ئیشانەی کە کردومانە بەرهەمەکەی هەیە بەڵام کۆمەڵی کێشەی هەبوو ئێمە دیسانەوەکو با بڵێن ڕێکخراوی شەنکار هەوڵمانداوە بە شێوەیەکی سروشی چارەسەر بکەین. ئاخرشت کە ئەمێ بڵێم هەندێشت ڕێکخراوی شەنکار هێناوێتی لەو کێڵگانی کە خۆمان سەرپەرشتیمان کردووە تەنها بۆ ئەوە هێناومانە هاوڵاتی بزانێت تامی بکات بزانە کامە سروشتیە و ڕابێ بە و تامە سروشتی و ئیشی لەسەرکەین. دەستان خۆش سپاس بۆ وتەکانت لەبەرکەمی کات نەمانتوانی پرسیاری دیکە لە میوانەی دووەمیشوان بکەین. سپاس بۆ هەردوو میوانەکەمان لەم بەشەی بەرنامە هەڵبەت ئەم پێشەنگایە وەکو ئەوی پێشتریش ئاماژەم پێکرد و میوانەکانیش باسییان کرد لە هەڤەی مانگ کە ئەمڕۆ دەستپێکی پێشەنگاکەی تاوەکو 20 مانگ هەر کەسێک کە خوازیار یاخود پەیوەندی بە بابەتی کشت و کاڵەوە هەیە ئەتوانێت بێسەردانی ئەم پێشەنگایە بکات بۆ ئەوەی تەواوی نوێگەریەکان تەواوی بابەتە کشت و کاڵیەکان و بابەتی سەردەمیانە لە بواری کشت و کاڵە لێرە بە چای خۆی ببینێت و سوودمەند بێت لێ. ڕۆژانەش لە بڵین لەم ڕۆنا بەڵام لە ڕۆژانی دواتر لە کاتژمێر دەی بەیانی تاوەکو 6 ئێوارە دەرگای پێشەنگە بەڕووی میوانانی ئازیزە دەرگای واڵایە گەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانم.